وەرزشی بلیارد یەکێکە لەو جۆرە وەرزشانەی کە هەوادارێکی زۆری هەیە و هەروەها گەنجێکی زۆر و خەڵکێکی زۆر ڕۆژانە لە ناوچە جیاوازەکان و لە شارە جیاوازەکان ئەم یاری ئەکەن. ئەگەرچی یاریەکە کە سەرجەم تەمەنەکان تێیدا بەشداری ئەکەن، بەڵام هەمیشە کێبڕکێی بەهێز ئەنجام بدرێ و لەسەر ئاسی جیهانیشا پاڵەوانی بەناوبانگ هەیە. لە هەرێمی کوردستان ئارەزومەندێکی زۆری ئەم یاری هەیە. شەوی ڕابردوو تا بەرەبەیان تا کاتژمێر 5 بەیانی لە ناو یەکێک لە هۆڵەکانی بلیاردا کێبڕکێکە بەردەوام بوو. شەوی ڕابردوو پاڵەوانێتێکی بلیاردی کراوەی هەشتۆپی لە شاری سلێمانی دوای کێبڕکێکی بەهێز کۆتایی پێهات. خولەکە بە چاودێری بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی و لێژنە وەرزشەکانی قایم قامێت و بە هاوکاری یەکێتی بلیارد بە بەشداری 140 یاریزانی شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بوو کە ماوەی 2 ڕۆژی خایاند. سەرنجام دوای کێبڕکێکی تاقەت پڕوکێن و بە ئامادەبوونی هەوادارێکی زۆری یاریەکە تا بەرەبەیان کێبڕکێکان بەردەوام بوو. سەرنجام یاریزانان محەممەد ئەنوەر و مەڕوان موعەیەد و هیوا عوسمان پلەکانی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا و جام و مەدالیا و پاداشتی داراییشیان پێبەخشرا.